قومەکەی بەردەوام ئامۆژگاریان دەکرد ئەی قارون ئاگاداری خۆت بە وابتغی فيما آتاك الله الدار الآخرة ئەی قارون خۆ ئەم سەرۆت و سامانەی بە تۆ بەخشیوە تۆ ئەوەندە دەوڵەمەنێکی زۆر زەبەلاحی ئەو ماڵی کە هەتە هەوڵ بدە بەو ماڵ و سامانەی کە هەتە فيما آتاك الله الدار الآخرة يعني هەوڵێ بدە بۆ قیامەتی خۆت خێر بکە صدقە بکە بۆی ئەو ماڵ و سەروەت و سامانەی کە هەتە بەخشیتە لە پێناو خوادا ببێتە هۆکارێک بۆ ڕزگاربوونی تۆ لە ئاگری دۆزەخ لە تووڕەی خوا چونکە سەدەقە و خێر هۆکارێکە بۆی کە خوای گەورە لێت تووڕە نەبێ بۆی خوای گەورە بتخاتە بەهەشتەوە بۆی خوای گەورە لە ئاگری دۆزەخ بە دوورت کە خێر و سەدەقە بکە ئەی قارون ئەو ماڵ و سەروەت و سامانەی کە هەتە بیکە هۆکارێک بۆی کە لە قیامەت ڕزگارت کە ڕوو دەکەمە دەوڵەمەندەکان ئەو ماڵ و سەروەت و سامانەی کە هەتانە لە پێناو حرامدا سەرفی مەکەن بەهۆی ئەو ماڵ و سەروەت و سامانەوە بە دڕەوشتی مەکەن زینا مەکەن پارەم پێ و لەگەڵ ژنی خەڵک ئاخەوم پەنا بخوا خەڵکێکی ئاوا دەڵێ یاخود بەبێ مقابل پارە نادەم هیچ فەقیرێ ئەمەش هەیە زۆریشم بیستووە ئەمە هەوڵێک نادا بۆ قیامەتی خۆی زینا دەکا پەنا بخوا بە دڕەوشتی دەکا عارەق دەخوا عارەق دەڕازێنێتەوە بۆ خەڵکی بۆ شتێکی دەستکەوێ ئەو ماڵ و سەروەت و سامانەی کە هەیەی بۆتە هۆکارێک بۆی کە قیامەتی خۆی سەخت کە نەک قیامەتی خۆی باشکە چونکە ئینسان دەتوانێت بۆ ماڵ و سەروەت و سامانە بەهەشت بکڕێ یا دۆزەخ بەڵام قارون دۆزەخی پێکڕی کەسانێکی تریش هەیە هەمان شێوەی قارون ئەو ماڵ و سەروەت و سامانەی خۆیان لە شتی حرام و ناشەرعیە سەرفەکەن جەهەنمی پێدەکڕن پەنا بە خوای گەورە نەک بەهەشت جا بۆیە ئامۆژگاری خوای گەورەیە کە ئێمە ئاگاداری خۆمان بە تایبەتی دەوڵەمەندەکان ئەو ماڵ و سەروەت و سامانەی کە هەتانە لە حرامدا سەرفی مەکەن لە دژایەتیکردنی دینی خوادا سەرفی مەکەن بەڵکو بیکەنە هۆکارێک بۆی کە لە قیامەت ڕزگارتان بێ بە ئیزنی خوای گەورە